هەرکە بنکەکانی دەنگدان داخران لە ڕۆژی یەکشەمە لایەنگرانی پارتە سەرەکیەکان ئۆتۆمبیلەکانیان بەناو شارەکانی لوبناندا لێدەخوڕی. لایەنگرانی کۆمەڵی حیزبوڵڵا و بزوتنەوەی ئەمەل کە زۆربەشی عامەزهەب بن و بەناو گوندی باشووری ئەنەبەتیەدا دەسوڕانەوە ئاڵای پارتەکەیان بەرز کردبەوە وێنەی کاندیدەکانیان نمایش دەکرد. لایەنگرانی بزوتنەوەی ئایندە کەوە لەلایەن سعد حەریری سەرۆکوەزیرەوە ڕێبەرایەتی دەکرێت کە مسلمانێکی سوننیە ڕژانە ناو شەقامەکانی دەوروبەری بەیروتەوە. هەڵبژاردنەکانی پەرلەمانی لوبنانی لە وەتەی ساڵی 2009 ئەنجام نەدراون لەبەر جەنگی سووریای دراوسێەوە. دەنگدانەکانی ڕۆژی یەکشەمە بە پێی مەرجەنوێیەکان سازدران کە ئامانجی بردننی لوبنانە بەرەو سیستەمێکی نوێنەراتی ڕێژەیی و دوور لەو کوتلە تایفەی کە ئێستا هەیە. ئەمە ڕۆژێکی نیشتمانی دەگمەنە بەڕاستی شتێکی خۆشە بۆ ئێمە وەک لوبنانی بۆ چوونەکانی خۆمان دەردەبڕین کاتێکی زۆری پێچووە. بەڵام زۆر لە دەنگدەران لە ماڵەوەمان و دەنجیان نەدا و دەڵێن هەڵبژاردنەکە هیچ شتێک ناگۆڕێت. هەمان زۆرە کەسانن بەڵام ناوەکانیان جیاوازن. ئەگەر یەکێکیان کاندید نەبێت ئەوسا کوڕەکەی یان نەوەکەی دەبێتە کاندید. خۆگەر هیچ کامێشیان نەبن ئەوە براکەیەتی. کارمەندێکی پێشووی ناوفڕۆکە وەلید معکەسە کە دروزە و هاوسەرەکەی مەسیحیە گوتی وێ ناچێت لوبنان دەسەڵاتەکەی قەت تائیفی نەبێت. ئەمە سەرڕای بەشداری چالاکوانانی کۆمەلگای مەدەنی و سربەخۆکان لە هەڵبژاردنەکاندا. بەڵگەکە شەوەیە فشارێک هەبوو بۆ هەبوونی قانونێکی هاوسەرگیری مەدەنی کەس پێ ڕازی نەبوو. پیاوانی ئاینی بربەندیان کرد. دەیانەوی شێوازی تایفی ئاینی لەم وڵاتەدا بمێنێتەوە. زیاتر لە 500 کاندید پێشەبرچیان بۆ 128 کورسی کرد کە بە یەکسانی لە نێوان مسلمان و مەسیحیەکاندا دابەشکراوە.